BK4 ستایلی نوێ بەرنامەی جوان خزمەتی باش دەنگ و ڕەنگی کوردانی تاراوگە. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله صلوات الله وسلامه عليه وعلى آله وصحبه وسلم تسليما. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد فإن أصدق الحديث كتاب الله وخير الهدي هدي سيدنا محمد صلى الله تعالى عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. ربنا عليك توكلنا وإليك أنبنا وإليك المصير. إيمان داراني خوشويس سلام و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لێبێ لە یەکەم جومعەی ساڵی تازەماندا ئەو ساڵەی کە پێمان تێناوە ساڵێکمان تیا بەڕێک لە ساڵی 2023 دا خوای گەورە خۆی ئەزانێت چه عیبادەتێکمان تیا کرد و چه تاوانێکیشمان تیا کرد. بۆیە بە لوتف و کەرەم و ڕەحمەتی خوای پەروەردگار دەپاڕێنن دەڵێن خوایە ئەو تاوانانەی لە ساڵی ڕابردوودا کردمان بە ڕەحمی خۆت لێمان خۆش بە و ئەو عیبادەتانەی کە لە ساڵی ڕابردوودا کردمان خوای پەروەردگار لێمانی قبول بکە و ثابتمان کە و بەردەواممان بکە و یا رب العالمین لەم ساڵە تازەشدا بەردەواممان بکەی لەسەر دینداری لەسەر خواناسی لەسەر نزیک بوونەوە لە خوای پەروەردگار. ئیمانداران خوای پەروەردگار لە سوورەی ذاریاتی ئاەتی 50دا لە ئاەتێکا پێمان دەفەرمێ ففروا إلى الله إني لكم منه نذير مبين. ففروا راكن بولاي خواي پروردگار إلى الله بولاي خواي تبارك وتعالى بولاي الرحمن بولاي أو خالقي كخالقي كون كائناته بولاي أو الله كالله دنيا وقيامته أو خواي پروردگار خوي هاوارمان لدكاتو بيغمبر عزيزكي دا عليه الصلاة والسلام إنذار من دكاو بيمان دفربه يا محمد بخلقي بلين و بە ئیمانداران بڵێن و بە موسڵمانان بڵێن بە پیا و بە ژنەکانیانەوە با ڕاکەن بۆ لای خوای پەروەردگار. شێوازی ڕاکردنەکانمان دەبێت چۆن بێ بە ڕێزەکانم. بۆیە تەماشاکەی ئیمامی ئیبن قەییم لە مەدارج سالکینە مناز سالکینە لە قسەیەکی جوانیان دەفەرمێ گەورەترین ئاەت و جوانترین ئاەت لە لای من کە خوای پەروەردگار وتیبێتی لەم ئاەتەدا هەموو معناکانی تیا کۆبۆتەوە. معنای الخەوف والرەجا واتە ترسان و ئومێدبوون بە خوای پەروەردگار. خەوف لە خوای پەروەردگار لە بەرامبەر دەسەڵات و قودرەت و هێزی خوای پەروەردگار. ڕەجائیش لە بەرامبەر خوای پەروەردگار لە ئومێدمان بەرامبەر بە ڕەحمەت و بە سۆز و بە میهرەبانی خوای پەروەردگار. ترسانە لە خوای پەروەردگار لەوەی کە ئینزاری عەبدەکانی دەکا ئای عەبدەکان ڕاکەن بۆ لای خوای پەروەردگار. معلومی جەنابتانە هەموو کەسێک کاتە لە شتێک ئەترسێ لێی ڕائەکا تەنها خالق کە الله سبحانه وتعالى کاتێک کە لێ ئەترسین زیاتر بۆی نزیکە بینەوە. کاتێک کە لێ ئەترسین زیاتر هەوڵ ئەدەین. ئەوە نییە کاتێک کە تاوانێک دەکەن یەسەر تۆبە دەکەین. ئەوە نییە کاتێک کە لە ناو گوناحەکان یەکسەر پەنا بگینە بەر کارێکی خێر و سەدەقە و چاکەیەکە. ئەوە نییە هەزاران میل ئەبڕین ئەگەینە شوێنێک عەمرەیەک دەکەین حەجێک دەکەین یا عیبادەتێک دەکەین یا بەدەم موسڵمانێکۆ دەچین لەبەر چی؟ ترسمان لە خوا. ڕاکردنمان بۆ لای خوا. گەیشتنمان بەلای خوا. بۆیە خوای پەروەردگار پێمان دەفەرمێ فەفروا هەر هەمووتان إلى الله بۆ لای خوا.
هەر کاتێ ئەم ڕاکردنەمان بۆ لای خوا وجودی نەبوو لە ژیانی دنیاماندا دواکەوین بە ڕێزەکانم. خوای پەروەردگار پێمان دەفەرمێت لە دنیایە وەرن بۆ لای من، لە دنیایە ڕاکن بۆ لای من، لە دنیایە هەوڵ بدەن لە من نزیک بنەوە. کاتێک کە مردن و گەیشتنەوە بە لیقائی خوای پەروەردگار، ڕاکردن و هەوڵدان و ڕۆیشتنتان هیچ سوودێکتان پێ ناگەیەنێ. ئینی لەکم منه نەذیر مبین. ئەوە قسەی پێغەمبەری خوایە عەلەیهی سڵات وەسەلام. ئەی محەممەد پێیان بڵێ ڕاکەن بۆ لای خوا. بۆچی؟ لەبەرەوەی من ئینزارکەریم، من ئاگادارکەرم و من خوای پەروەردگار ئاگاداری کردومەتەوە کە ئێوە ڕاکەن بۆ لای خوای پەروەردگار. پاشان ڕاکردنمان بۆ لای خوای پەروەردگار بەو شێوازەی کە وەکو ئیمامی ابن قەیم دەفەرمێ بالعیباد وبالرحمة وبالمغفرة. کاتێ لە خوا نزیک دەبینەوە و ڕاکەین بۆ لای خوای پەروەردگار لە عەبدەکانمان بۆ ڕێخۆشبوون و ڕەحمەت و بەزەیی خوای پەروەردگارە بەرامبەر بە ئێمە، بەرامبەر بە عەبدەکانی. پاشان خوای ئیمامی ابن طەبەری ڕەزا و ڕەحمەتی خوای گەورە لەسەر بێ دەفەرمێ چی؟ فهربوا أيها الناس ڕاکەن ئەی خەڵکینە من عقاب الله إلى رحمته بالإيمان. لە سزا و لە هەڕەشەکانی خوای پەروەردگار بۆ ڕەحمەت و بەزەیی خوای پەروەردگار. واتباع أمره والڕۆیشتن و گەشتن بە ئەمرەکان و بە فەرمانەکانی خوای پەروەردگار والعمل بطاعته و کارکردن بە فەرمانەکانی خوای پەروەردگار. ئینی منه نەذیر. ئەوە من بۆ ئێوە ئینزارکەرم. کابوو خوای پەروەردگار محەممەد عەلەیهی سڵات وەسەلامی بۆ ئێمە ناردووە و هەر ئەو محەممەدەیە کە لە زمان لە فەرمایشتی خوای پەروەردگاری پێمان دەگەێنێ فەفروا إلى الله، ڕاکەن بۆ لای خوای پەروەردگار. کابوو ڕاکردنمان بۆ لای خوای پەروەردگار بەم شێوازە ئەبێ بەڕێزەکانم کاتێک کە خوا لێمان داوا دەکا کە بەو شێوازە لە عیبادەت بکەین. وەکو چۆن محەممەدی کوڕی عەفوان وەکو ئیبن عەباس ڕەزا و ڕەحمەتی خوای گەورە لەسەر بێ دەفەرمێ چی؟ فروا إلى الله بالتوبة من ذنوبكم. ڕاکەن بۆ لای خوای پەروەردگار بە تۆبەکردن و ئیستیغفارکردن لە تاوانەکانتان. و پاشان وەعملوا بطاعته و کردەوە بکەن بە عیبادەتەکان و بە چاکەکان و بە کارەکان و بە عیبادەتەکانی خوای پەروەردگار. کابوو ئەم فیرارەی خوای پەروەردگار هەر ئەوە نییە کاتێک کە ئێمە ئیدعای چوون بۆ لای خوا بکەین، هەر ئەوە نییە کە ئیدعای دینداری بکەین، هەر ئەوە نی ئیدعای ئیسلامەتی بکەین. کابوو کاتێک کە خۆ بە موسڵمان دەزانی دەبێت ڕۆژانە لە ئەخلاق و لە ڕەوشت و لە کردار و لە ماڵ و لە منداڵ و لە چواردەور و لە کەسابەتەکەدا ڕەنگ بداتەوە ئەو چوونە بۆ لای خوای پەروەردگار. کابوو هەر کاتێ لە کردەوە و لە ڕەوشت و لە ئەعمالەکانمانە ڕەنگی نەدایەوە بەڕاستی گومان لە ئیمان و لە دینداریمان دەکەین. بۆیە خوای پەروەردگار پێمان دەفەرمێ ڕاکەن بۆ لای خوای پەروەردگار. یعنی چی؟ یعنی ڕاکردن بۆ لای خوای پەروەردگار بە مەفهومی قورئان و سنەتی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام. ڕاکردن بۆ لای خوای پەروەردگار بەو شێوازەی کە خوا ئەیەوێ، نەک من ئەمەوێ، نەک ئەو ئەیەوێ، نەک کەسێکی تری ئەوێ. بۆیە بەڕێزەکانم لە ژیانمانە خوای پەروەردگار ئەم تەمەنەی پێبەخشیوین ئاگامان لێبێ ئەم تەمەنە لە چیا سەرف ئەکەین، چۆن سەرفی ئەکەین، کەی سەرفی ئەکەین، بە چه شێوازە سەرفی ئەکەین. بۆی کاتێک کە چوونەوە بەردەمی بەخوای پەروەردگار عوزرێکمان بەدەستۆ نەمێنێ یا رب العالمین وڵا ئێمە ئاوا دینداریمان کرد. نەخێر، عوزر نامێنێ. تۆ ڕۆژانە ئینزار دەکرێی، ئاگادار دەکرێی و پێت دەوترێ بگەڕێرەوە بۆ لای خوای پەروەردگار لە دنیادا. چون کاتێک کە ئینسان کاتێک کە مرد، وەکو چۆن پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام دەفەرمێ من مات فقد قامت قیامته. هەر کەسێک کە مرد قیامەتی لەسەر هەڵئەسێت، تەواو کۆتایی هاتووە. نامێ عەمەلدا ئەخرێ، مەلایکەتەکان کۆتایی بە هەموو کارێک دەهێنن. ئەمجا دەست ئەکرێ بە محاسبەکردن. لەبەرەوەی پێش ئەوەی محاسبەکەمان لە قیامەتا دەست پێ بکە، تۆ لە دنیا محاسبەی خۆت بکە. حاسبوا أنفسكم قبل أن تحاسبوا. محاسبەی نەفسی خۆتان بکەن پێش ئەوەی ڕۆژێک بێتە بەردەمتان کە محاسبەی نەفستان بکە. وزنوا أعمالكم. کردەوەکانتان ترازوو بکەن، کردارەکانتان ترازوو بکەن قبل أن توزنوا. پێش ئەوەی ڕۆژێک بێ کە لە بەردەمی خوای پەروەردگار کردارەکان و ئەعمالەکانتان بۆ تەوازن بکرێ و بۆ کێشانە بکرێ. کابوو بەڕێزەکانم کاتێک کە خوای پەروەردگار پێمان دەفەرمێ فەفرڕوو ڕاکەن بۆ لای خوای پەروەردگار بە معنای ئەوە دێت کە ئێمە لە دنیادا دواکەوتوین. دواکەوتوین لە خوای پەروەردگار. چۆن دواکەوتوین؟ دیندارین، خواناسین، ئەهلی دین و عیبادەتین، بەڵام تەماشاکە کەوتونەتە تاوانەوە، کەوتونەتە گوناحەوە. یەکێ لە بواری کەسابەتەکەیە، یەکێ لە بواری عائیلەکەیدا، یەکێ لە بواری منداڵەکەیدا، یەکێ لە بواری دینداری خۆیدا. دوا ئەکەوین. ناکرێ من ئامۆژگاری کابرایە بکەم، نوێژەکانی بکەم، سەر و 50 ساڵ تەمەنی کرد دەبێ
بەڵام عوزری ئەوەی هەبێ بڵێ من ناتوانم نوێژی بەیانی بکەم. ئەمجا من پێ بڵم کاکی خۆم قەینا نوێژەکانت بکە بۆیە حجەیەکت هەبێ لە بەردەمی خوای پەروەردگار کە تۆ ئاری نوێژنەکەر نەبووی و هەر کاتێکیش توانی کەی مەجالت بوو کەی کاتێکت دەبوو کەی هەسای لە خەو نوێژی بەیانەکەش بکە بۆ ئەوەی لە بەردەمی خوای پەروەردگار شتێک نەمێنێ کە سۆز و عەتف و شمولت نەکا بەڕێزەکانم. بۆیە بەداخەوە دەڵێم ئێمە لەبەریەوەی کە ڕاکەین بۆ لای خوا ڕاکەین بەرەو شەیطان. ئێمە لەوەی ئەوەی کە هەوڵ بدەین زیاتر لە خوا نزیک بینەوە هەوڵ دەین زیاتر لە دنیا نزیک بینەوە. دنیا باوەشی پیا کردوین، دنیا وازمان لێ ناهێنێ، دنیا گۆڕانکاری لە دڵ و دەروونمانە دروست کردووە، بەڵام دین، خواناسی، عیبادەت، قورئان، قیامەت، مزگەوت گۆڕانکاریمان تیا ناکا لە دنیادا. بۆ لە کاتێککە ئەمانە بەرەو خۆ ئەمان ئەبا بەڵام دنیا بەرەو دنیامان دەدا. دنیا بەڕێزەکانم دنیا کێڵگەیەکە دەبێ بیچێنی بۆ قیامەتت. ئەگەر لە دنیاە کردەوەی چاک کردەوەی باش ئەعمالی چاکە کاری باشت نەکردبێ پێم ناڵێ لە قیامەتا چی ئەچێنی، پێم ناڵێ لە قیامەتا چی ئەدووریتەوە، پێم ناڵێ لە قیامەتا چاوەڕوانی چی ئەکەی کە خوای پەروەردگار لێت خۆش ببێت و بتخاتە بەهەشتەوە. کابوو بۆ دنیایەکی کەم بەڕێزەکانم، دنیایەکی کۆتایی هاتوو، خوا لە خۆتان مەڕەنجێنن. ئەم یەکی ساڵی 2024 هەر ئەوەندەی سۆشیال میدیام کردەوە بەجارە لەسەر تاسەری ئەم وڵاتەدا خەڵکێک لە شاو وەفاتی کرد. کاتێک مزانی کاکە ڕەنجە لە لەندەن وەفاتی کرد، خوشکێکی ترمان لە مانچەستەر وەفاتی کرد، خوشکێکی تر لە میدلسبرۆ لە هودسفیڵد وەفاتی کرد، کەسێکی تر لە شاری لیدز وەفاتی کرد، یەکێکی تر لە هۆڵ وەفاتی کرد. هەر لەم سەرەتای ساڵەدا هەمووشیان گەنج بوون، هیچیشان ئەوە نەبوون لە شەڕێکاوەکو لە غەزەدا کە ئێستا ئەو هەموو خەڵکە دەکوژرێ بڵێ کاکە شەڕ و ئەکوژرێ ئاساییە نەخێر. هەمووی هەندێکیان لەسەر ساق و سەلامەتی بووە. ئێوە مەغرور نەبن بە ساق و سەلامەتی خۆتان. زەمان چییە؟ یەکێ لەو پیاوانەی کە خەڵکی مەنتیقەی دەڤەری ملای ئێمەیە لە ئەمریکاوە دوای چەندەها ساڵ سەفەری کوردستانی کردبووە، چووەرا کەس و کارەکەی بینی بووە، کوڕێکی گەنجی ڕێکوپێکی دینداری خواناس. ئەبووە ئەم جومعە بگەڕایەتەوە بۆ ئەمریکا لەگەڵ ماڵ و منداڵەکەیە، بەڵام جەڵدەیەک مەجای نەدا، لەحزەیەک کوشتی لە جێگایەکدا. مانگی دوو مانگی پێش ئێستا لە شاری ساوثامپتن کوڕێکی گەنج کە خەڵکی مەنتیقەی شارە زۆر بوو، ئازارە لێرەدای بۆ دروست بوو، چوە خەسەخانە پیان و گورچی تۆ جگەرت وەزعی خراپە و تووشی سەرەتان بووە و ئومێدیشی خراپ بە ئومێدت نییە، زۆر بمێنیتەوە 3 مانگ 4 مانگەژی. ئەم پیاوە ئەمەندە ناڕەحەت بوو بەو هەواڵە کە گەیشتە ماڵەوە بە سەرەتانەکە نەمرد، جەڵدە لێی یا کوشتی. دیقەت بدەن بەڕێزەکانم، ئەمە لەبری ئەوەی خۆی ئامادەکا بۆ لای خوا، ئەم نەناڕەحەتە لەوەی لە دنیا دەرئەچێ. هەر کەسە لە ئێمە لە خۆمەوە دەست پێ بکەم، ئەگەر موعیدی مردنمان پێ بوترێ و موعیدی ئەوەمان پێ بوترێ کەی دەمرین و چۆن دەمرین لەکوێ دەمرین، چێ لە ئێوە ڕاناکا بۆ مزگەوت، چێ لە ئێوە سەرۆت و سامانەکەی ناکا بەخێر، چێ لە ئێوە هەوڵ ئەوە نادا لە مزگەوتەکە نێتە دەرەوە خەریکی عیبادەتکردن بێ، چێ لە ئێوە هەوڵی ئەوە نادا دائیمە لە خواوە نزیک بێت و ڕاکاتەوە بۆ لای خوا. سعدی کوڕی ئەبی وەقاص ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لەسەر بێ لە فەتحی مەکەدا تووشی نەخۆشیەک بوو، زۆر ئازاری بوو، زۆر ناڕەحەت بوو، ئومێد ئیمانی نەبوو. پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام هاتە خزمەتی فەرمووی یا سەعەد چیتە؟ فەرمووی یا ڕەسوڵ الله زۆر ناڕەحەتم، زۆر هیلاکم، ئومێد نەماوە لەوە چێ بمرم. فەرمووی یا ڕەسوڵ الله باخێکم هەیە لە باخەکان هەمووی ئەبەخشم لە پێناوی خوا، دەستی لە دنیا بەرداوە تەواو. سەعدە سەحابەی پێغەمبەری خوایە عەلەیهی سڵات وەسەلام، سەحابەیە دەفەرمێ یا ڕەسوڵ الله باخێکم هەیە لە پێناوی خوای پەروەردگارە هەمووی ئەبەخشم. پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام فەرمووی یا سەعد خوای پەروەردگار تەمەنە درێژ ئەکا ئینشاءالله، تۆ جارە پەلەم مەکە، باخێکت هەیە هەمووی مەبەخشە لە پێناوی خوایە، هەندێکی لێ بەخشە و هەندێکی چی بێڵێرە بۆ منداڵەکانت، بۆ ئەبێ تۆ لە دنیاە دەربچیت و بەڵام منداڵەکانت بێکەسن و بێ چارەسەر بن، بۆ ئەبێ منداڵەکانت چاوەڕوانی دەستی خەڵک بدەن. پاشان فەرمی باشایی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام نیوەی ئەخەبی لە پێناوی خوای پەروەردگارا بەخشم و نیوەکەی تریشی بۆ منداڵەکان. ئێشتا پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام فەرمی زۆرە، ئەمجا پێی فەرموو باشە لە 3 بەشی بەشێکی بۆ من بۆ بەخشم لە پێناوی خوای پەروەردگار و 2 بەشی بۆ منداڵەکان بەجێ دەهێڵم. کابوو سەحابە کاتێک کە ئەزانن مردنی لێ نزیکە بێتەوە ڕاکا بۆ لای خوا، ئەوە لە خزمەتی پێغەمبەری خوایە.
ئەوە قورآن و وحی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئیتیصالی بە عاسمان و بە مەلەکوتەکانەوە هەیە بە مەعەدەلی ئاەتەکان دێتە خوارەوە لەگەڵ پێغەمبەر و لەگەڵ ئەو پیاو چاکانایە ئەوە لە مەدینەی ڕەسوول الله عەلەیهی سەڵات وسەلام ئەوە لە مەجلیسێکایە نور لە ناوچاوی ئیمانداران و سەحابەکانە دەبینێ ئەی ئێمە بە حاڵی ئێمە چی بێ لە وڵاتی دوور لە موسڵمانان لە وڵاتێکی غەریبیدا لە وڵاتێکە ئەگەر بڕۆینە دەرەوە ئەم لا ئەولامان سەیر ئەکەین تاوان و خراپە و خراپەکاریدا بۆیە خوای پەروەردگار پێم دەفەرمێ ئەی ئیمانداران بگەڕێنەوە ڕاکەن بۆ لای خوا واتە ئیلجیا بکەن بۆ لای خوای پەروەردگار پەنا بگرن بە لای خوای پەروەردگار بۆ هەر کاتێ هەر کەسێ پەنای بردە بەرامبەر خوای پەروەردگار خوای پەروەردگار ناومێدی ناکە نەتان بینیوە لە ژیانی ڕۆژانەتاندا کەسێک ئەگەر بێوێ سوڵتە و دەسەڵاتێکی هەبێ بێوێ زوڵمێک بکە بێوێ خراپەیە بکە پاڵەدادە دەستی زاڵ مستەمکارێکەوە و ئەم زاڵ مستەمکارەکە مدەتێکە کاتێک کە زانی دوای مدەتێک ئەم دەسەڵاتە نەما لەناو دەچێ وێران دەبێ بەڵام پاڵدان بەخوا و ڕۆیشتن بۆ لای خوا و گەیشتن بۆ لای خوا هی دنیا و هی قیامەتیشە بەداخەوە دەڵێم ئێمە لەم سەری ساڵەدا لەبری ئەوەی سەیری ئەعمالەکانمان بکەین ئایا خوای پەروەردگار لە مدەی ئەو ساڵەدا چیمان کردووە چی لێ وەرگرتن و چی لێ قبوڵ کردوین بۆیە چەند جاری ژوتومەتەوە خانەوادە بەڕێزەکانمان نەدەبوو ئەم هەڵەیە بکەن کە من ئومێدم وایە کە ئینشاڵڵا ئێوەی ئەهلی ئەم مەجلیسە و ئەوانەی ئەهلی مزگەوت و جەمع و جەماعەتن لەو جۆرە خەڵکانە نین کاتێک کە قاعەکان دەڕازێندێتەوە بە مەعسیەتکردنی خوای پەروەردگار کاتێک کە قاعەکان دەڕازێندێتەوە بە تاوانکردن بەرامبەر بە خوای پەروەردگار کاتێک بە چاوی خۆمان بینیمان خەڵکانێک لە بەرامبەر دروستکردنی فەساد و خراپە و تاوانکاریدا کە لەم وڵاتە غەریبیەدا کە ڕامان کردووە کە سەری خۆمان هەڵگرتووە خەڵکانێکی مولحیدی و بێدین و دوول لە خوامان بۆ دێنن بۆی زیاتر ماڵ و منداڵەکانمان لە خوا و لە دین دوور بێتەوە ئەزانن بەڕێزەکانم لەم ژیانی غەریبایەتێدا ئەگەر بێت و منداڵەکانمان پەروەردە نەکەین و دینیان فێر نەکەین کە گەیشتینە تەمەنێکەوە منداڵەکانمان وەکو منداڵێکی ئەوروپی تەعاملمان لەگەڵا ئەکەن سبەینێ ئەمان خەنە خەڵوەتگەیەکی پیریا ئیهمالمان دەکەن خۆ ئەگەر دینداریان تیابێ خۆ ئەگەر ئیمانیان تیابێ خۆ ئەگەر ئیسلامەتیان تیابێ ئەو وەفاییان تیابێ بۆیە خەڵکانێک دێن ئەم دین و ئیمانە خەریکە لێمان دادەڕنێن بۆەوەی سبەینە ئێمە چیمان لێبێ وامان لێبێ لە دین و لە خوا و لە ئیسلامەتی دوورکەوینەوە کە بینیشمان بە چاوی خۆمان هەرچی خراپ و تاوان و خراپەکاریشا تا دروست بوو لە ئەنجاما شەڕ دروست بوو لەسەر چی شەڕ دروست بوو سەیری ژنەکەی منی کردووە تۆ ژنێک ڕوت کردوتەوە ڕازاندۆتەوە و فەخر و شانازی بە جەمالەتی ژنەکە تۆ دەکەی دەیهێنیتە ناو کۆمەڵی خەڵک هەیە سەرخۆشە هەیە بێهۆشە هەیە بێدینە هەیە شەهوانیە کاتێک کە تۆ ئەیهێنیتە ئەو مەجلیسە قابلە خەڵک پێی بڵێ خوشکە بەڕێزەکەم قابلە خەڵک پێی بڵێ دادە بەڕێزەکەم قابلە خەڵک پێی بڵێ ئادەی وەکو شاژنێک سەیری بکەن وەکو حەبسەخانی نەقیب سەیری بکەن وەکو دایک و داپیرەکانمان سەیری بکەن بێگومان نەخێر وەکو ئافرەتێکی کاڵایەکی سەر ئەو جادانە خەڵک سەیری ئەکا بۆ ئەڵێ بۆ ڕانجادوتەتەوە بۆ هێناوتەتە ئەم مەجلیسە بۆ ڕوتت کردوتەوە کابوو شتێکی زۆر ئاساییە حەزم پێێتی بیبینم کابوو لە بریەوەی ڕاکەین بۆ لای خوا ڕادەکەین بۆ لای شەیطان خوای گەورە کاتێک کە پێمان دەفەرمێ ڕاکەن بۆ لای من یعنی مەڕۆن بۆ لای ئەو شوێنی کە شەیطانی لێیە چون ئەگەر ئینسان بە عەقلی خۆشی بیر بکاتەوە لەوە دەزانێ ئەم کارە ئەم مەجلیسە ئەم شوێنە ئەم مەجلیسە کە دروست ئەبێ مەجلیسی کێیە مەجالیسی شەیاطینە ئەی بەعکسی ئەوە کێیە مزگەوتەکانە بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ خۆشەویستترین شوێن لە لای خوای پەروەردگار مزگەوتەکانە و بۆ گەنجترین شوێن و خراپترین شوێن لە لای خوای پەروەردگار بازاڕەکانە بۆچی؟ چون لە بازاڕەکانە درۆ دەکرێ قۆڵ دەبڕێ خیانەت دەکرێ بەڵام لە مزگەوتەکانە عیبادەت دەکرێ ئەی ئەگەر خوای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەم زەمانەدا بژایە باسی قاعەکانی چۆن بۆ کردین کابرایەکی مەلعونی لۆتی بەناو ئافرەتەکانە دێت و دەڕوات و دێت و دەچێتەوە سەر و سەر دەکات و ئەوان و خۆی دەڕازێنێتەوە هەزار وە کاری خراپە دەکات ئەمە حکومەکەی چییە؟ معلومی جەنابتانە حکومەکەی لە حکمی بازار پیسترە بەڵە بەڕێزەکانم پاشان حوسەینی کوڕی فەضل ڕەزا ڕەحمەتی خوای گەورە لەسەر بدە فەرمە چێ
احترزوا من كل شيء دون الله لها مش تخوتان ببارز إلا لخواي پروردگار به فمن فر إلى غيره لم يمتنع منه هر کسی بولاي غيري خوي رابكا هیچ سفادشي پێناگەێنێ أبو بكر والراغ رضا ورحمتي خواي قال سبدا فرمتشي فروا من طاعة الشيطان إلى طاعة الرحمن راكن لإطاعة كردن وعبادة كردني الشيطان بو عبادة كردني الرحمن كخواي پروردگارا إمام جنيدي رضا ورحمتي خواي لسر بدا فرميه الشيطان داع إلى الباطل شيطان بانقواستان بودا كابل أو خرابة وتاوان ففروا إلى الله يمنعكم منه أقر راكن بولا خواي پروردگار خواي پروردگار دتان باريزي لشيطان وذنوني مصري دا فرميه ففروا من الجهل إلى العلم لنزاني ولنفامي وراكن بروتشي بولاي زانست ومن الكفر إلى الشكر لبي باوري وبولاي سباس گزاري خواي پروردگار باشان عمر كري عثمان دا فرميه فروا من أنفسكم إلى ربكم بنفس مالي خوتان وخوتان رابن راكن بولاي خواي پروردگار هتاكو چي هتاكو نخواي پروردگار لتان رازي به باشان دا فرميه فروا إلى ما سبق لكم من الله ولا تعتمدوا على حركاتكم راكن بولاي خواي پروردگار لو عبادتان ولو چاكاني كردوتانا اعتماد لسر دينداري وخواناسي وعبادة كمكي خوتان مكن مغرور مبن ولا تغرنكم الحياة الدنيا خوا فرمي أي عبد كان كل أي بند كان بجيان دنيا مغرور مبن بإمام أحمد ينفرسي يا إمام متى الراحة أي إمام كي إصلاحة أكين فرمي لا راحة إلا في الجنة أو بخنا مشتانوا والله إصلاحتني إلا لبهشتان به إيه مكار لكارو كسابة كان معنا برز كان تاوان دكين خيانة دكين غش دكين خرافة دكين بو من دالا كان مان وكاتيكش كمردين هر أم من دارانا عمدني صدينا ما بو كان بخير وكاتيكش كمردين لبردمي خواي پروردگارا محاسبي دينار بدينار ما لقل دادا كده والله صالي 2010 ينظموا ليقي لشاركاني أم بريطانيا دروجت متارجم عن بوددان قاعة يقبو أو براني كسر برشيان دكوتي ما مصا أو بياودة بيني دا تجوروا نازانم ناوشتي وتم هاي بينم تي ما مصا أوا مانجي 35 قلا معاشي هي لكردستان بو يبو إيرا وتم آخر سبب تي بنديوارا لكاتك شا أهلي نيجا أهلي الرجو أهلي عبادته أوانا دكا بلام خوي لقناح نابارزي خوي لتعوان نابارزي برزا كانوا هل بهمان شيوا خلقان كاتك دبينين هنا مزقوتا كانوا توبت دكانوا استغفار دكانوا قوايا لقناح وتعوان خويا بارستوا بلام لهمان كاتا أو توبيك خوايا نيان كردوا تو إسا كان مليونري بباري حرام ساري أخير موديلي دجيرايا بباري حرام مالو حالك خوش ديه بباري حرام برو أمانة وازلي بينا أم جاو ولا داو توبة بكا ويش اللي حاولان لسفرك على قم مجموعية لقريش كان قرايا وزن الغيربو سيانزنا فريق قريشي لقلابو سرخوشي كردن كسرخوشي كردن بيهوش بون هر سيانزا كيسر بري وبارو بنكيشي كالشام وهاتن همي كو كردو وهات خزمتي بيغمبري خوا عليه الصلاة والسلام إيماني هنا فرمي يا رسول الله أم كارم كدوا بيغمبري خوا عليه الصلاة والسلام فرمي أما إسلامك فقد قبلنا إسلامك تو من قبول كرت أما هذا فلا نقبله بلام أمسر وتسامانا ما قبول ناكين بو لبري بغدر هاتوا لكاتك أم صحابة عزيزة كافري كشتوا بلان بيغمبري خوا عليه الصلاة والسلام بيقبول نكدوا حصا أم بارو سروة ساماني قريشياني ككجرابون الريق ناردين يوابو شوية بو مكة وبهمان شيء أمانيشي ككجرابون في ديكي مامي أم كبيايكي دولة من بولنا قريش دا في ديكي همي بودان كابو إسلام تاوان وخيان وخرابكاري قبول ناكا تو كاتك دولة من دي تو بأكي ولا بزانم شون تو بدكي يكي لو جنجانك لسجنك سكان لولاتي بريطانيا بهوي تاوانك وسجن كراوا للريبيايك بيوندي كيوتي ما مصا تو بم كردوا ديار لم سجنكاكم ولا خلقي بيني والحمد لله لي داي داد بلان حتشي سلوت سامان متاوانا
حچی سەرۆت و ساوان من حرامە هەمووی بە حرامی پێیان کردووە چۆن تۆبە بکەم وتم ئەوەڵا من مفتی نیم ثانیان ئەگە تۆ بتێ تۆبە و ئیستیغفار بکەی ئەبێ ئاگادار بی ئەوەی کە پەیات کردو بە تاوان و بە خراپە خوای پەروەردگار هیچی لێ قبوڵ ناکا دەبێ هەر هەمووی لە پێناوی خۆیان سەرف بکەی بۆ چون خوا لە عیبادە لێ قبوڵ ناکا لە دنیاە و لە قیامەتیشا کاتێک کە مردی دینار بە دینار محاسبە لەسەرەکەی بەڵام ئەگەر لە دنیاە هەمووی لادا وازت لێ هێنا ئەو محاسبە لە قیامەتە لەسەرت نامێنێتەوە بەڵێ بەڕێزەکانم شێخی سعدی ڕەزا و ڕەحمەتی خوای گەورە لەسەر بێ دەفەرمێت چی کاتێک خوای پەروەردگار داوا لە بەندەکانی دەکات و سەیری ئایەتەکانی بکەن ئەمریان پێ دەکات بەوەی کە مەبەستێتی بۆی گەڕانەوە بۆ لای خوای پەروەردگار و ئەمریان پێ دەکات لە دوورکەوتنەوە لە تاوان و لە خراپەیەک و گەڕانەوە بۆ لای خوای پەروەردگار لەو تاوانانە ئەگەر ناخی بێواتە لە تاوانی دڵەکانمان بێ و ئەگەر ظاهریش بێ کە لە ڕۆژانە تاوانی ڕۆژانە ئەیبینین و ڕزگاربوونمان لە جەهل و نەفامی بۆ زانست و تێگەیشتنمان لە قورئان و لە فەرمایشتەکانی خوا پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام و دوورکەوتمان لە کوفر و بۆ بەرەو ئیمان ئاگادارن بەڕێزەکانم جاری وایە ئەکەوینە ناو کوفر و بە خۆمان نازانین پاشان ومن المعصية إلى الطاعة ولا سەر پێچیکردنەوە بۆ عیبادەتکردن و تاعاکردنی خوای پەروەردگار و من الغفلة إلى ذكر الله لە بێئاگابوونمان بۆ ذکری خوای پەروەردگار ئەزانی چەند بێئاگاین ئەزانی خەڵکی ئەڵێ وەڵا تووشی سحر بووم تووشی چاو لێدان بووم تووشی جنی و کۆمەڵە لە مەسائلانە کە ئێستاکانە باوە لە سۆشیال میدیا و لەملا ئەنجامەکەی چییە هۆکارەکەی دوورکەوتمان لە ذکری خوای پەروەردگار هەر کەسێک کە ئینسانێک ئەگەر لە ذکری خوا دوورکەوت بێتەوە قاوغێکی بەتاڵە شەیتان بە ئارەزوی خۆی یاری پێ دەکات بەڕێوەبەری پێ دەکات پاشان فمن استكمل هذا الأمور هەر کەسێ ئەم کردارانەی تەکمیلە کرد فقد استكمل الدين كله بەڕاستی ئەوە دینی لە خۆیان تەزبیق کردووە و هەموو ناخۆشی و ناڕەحەتێکی لێ ڕزگار بووە پاشان دەفەرمێ خوای پەروەردگار بۆیە بە فیڕانمان پێدامان دەفەرمێ ئەمە ڕجوع و گەڕانەوەیە بۆ لای خوای پەروەردگار لەبەرەوەی لە گەڕانەوەمان بۆ لای خوای پەروەردگار غیرەتی تایە مهمەتی تایە ئازایەتی تایە چون هەموو کەسێ ئەم ئازایەتی تیان نییە هەموو کەسێ ئەم غیرەتی تیان نییە هەموو کەسێ ئەم توانایی تیان نیە بگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار پاشان هەر کەسێکیش بگەڕێتەوە بە لای خوای پەروەردگار خوای پەروەردگار ڕزقی ئەدا ئەمانی ئەدا خۆشی پێ ئەدا ئیسراحەتی پێدەدا دڵ و دەروونەکانی پێدەدا بڕۆن بەڕێزەکان بڕۆن زەیری ئەو ئەوروپیاکەن خۆیەوە لەناو ئەوروپان ئەوروپیەکان بۆ هیلاکن بۆ بێتاقەتن بۆ ناڕەحەتن بۆ پەنابەنە بەر هۆکوشتن دوێ نەقلە قەناتی ITV یان BBC بوو کوڕێکی گەنجی موسڵمانیان هێنا لە شاری لەندەن مەلیکی بەریتانیا مەلیک چارلز خەڵاتی تایبەتی پێبەخشیوە دەزانن بۆ ئەم گەنجە موسڵمانە تەمەنی 35 ساڵێکە وازام ناوی محەممەدە لە میترۆکانی لەندەن ئایشەکە دیارە پاکەرەوەی وەڵاوەلەم کە لەوێ ئیشی کردووە لە مدەی ساڵێکە 35 دانە کەسی ڕزگار کردووە لە مردن کە هاتوونەتە بەردەم هێکە و هەستی کردو بێتاقەتن و ناڕەحەتی و ئەوانە و قەلەقی گتونی زانێتی کە ئەمەیە خۆی خاتە بەر قیتارەکە نزیک بۆتەوە لەگەڵ قیتارەکە و ویستی پەلامان خۆی خاتە بەر قیتارەکە گرتوێتی نەیهێشتە خۆی بکوژێ ئەم کابرا موسڵمانە کە ڕۆژانە ئەمەی بینیوە بۆ خۆی بینی لەمە نەکردەوە بۆ خۆی بینی لەمە نەکردەوە لە بڵین کاکە منیش ڕزگارم بێ لەم ناڕەحەتیە بەڵام تەماشاکەی ئەوانشی کە هاتوون خەڵکانێکی کەم نەبوون ساڵی نەوەتەکان یەکێ لە خزمەکانی من لە بریتانیا ژیان وتی بێتاقەتم هاتمە دەرەوە وەسام بەلای سکەی قیتارەکە لای ماڵی خۆیان لە لەندەن وتی کوڕێکی گەنج هاتە لام وتی چۆنی باش وتم باشی سەلامەتی وتی مرحەبای کرد وتی قسەی کرد وتی هیچی نەوت کوڕێکی گەنجی قۆس وتی منش احتیاجی هەمالم کرد وتی تۆزێکم پێچوو قیتارەکە کە هاوڕێ خۆی قسە خوارە خۆی قسە بەدەم قیتارەکە وتی هەر حەپەسام لە کاتێک کاوتی من ئەو کاتە ئیمانیشم نەبوو وتی بە پەلە ئەو ناوم بەجێ هێژ وتی مێسەکانە پۆلیس دەڵێ کاکەوە تۆ لێ کردووە کەوابوو بەڕێزەکانم کاتێک کە ئێمە بۆ لای خوا ئەگەڕێنەوە دڵ و دەروونمان ئارامیمان پێگا بەڵێ بەڕێزەکانم خوای پەروەردگار باسی عەبدەکانی دەکات دەفەرمێت چی وأنيبوا إلى ربكم وأسلموا له من قبل أن يأتيكم العذاب ثم لا تنصرون أي عەبدەکانم بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار و تەسلیمی خوای پەروەردگار بن پێش ئەوەی سزایەکتان پێ بگات کە هیچ ڕزگاربوونێکی تیان نییە
لقيامته باشان خواي فرقال لفرمتشي وإنيبوا إلى ربكم فهو سبحانه وتعالى الملاذ الآمن أو تنها منزل جاي أميني خواي فرقاله لا تكترى خواي فرقال بما دفرمتشي وإذا مسكم الضر في البحر ضل من تدعون إلا إياه كاتك لناو بحر دبن أمدنا سطع أنه تبينجي إيوه أوتا مسرها سولرز دبن شيل إيوه ناقرنو بولا إخوة شيل إيوه داوال أخوة لقيورناكن أو أخوة فرقال بما دفرمي ظل في البحر ظل من تدعون إلا إياه تنها أوي كداواي ليدكنو وهواري ليدكن خواي فرقال بس أخو ما هاتبو لآية كابون خريب وأخين كاي يتشي لو بياوانا وتي ما مصات ولا أخوة ونزيكي دعا ما ببكا وتم أي تو أي هوارم لينا يكدي نيوشا كانت بكا أي توبة وعد بنيوش بكم بس أو كات خواي لبي بدو أي كتشو برو خواي لبي نما خواي فرقال ده فرميتشي أمن يجيب المضطر إذا دعاه ويكشف السوء ويجعلكم خلفاء الأرض أإله مع الله ما قليلا ما تذكرون أي خلقينا إيوه خلقانك كداوادك أنه دبارين ولا خواي فرقال بو أوينا خوشينا راحتي كانتان لسر لابري وباشان إيوه كدوا بجينشين لسر روزاوي ده آية غيري خواه كتير هي لسر روزاوي ده إيوه داواي لي بكن فاستبقوا الخيرات فلا بكن لشاكا كردن إلى الله مرجعكم جميعا إيوه هرهم تاند قرينه وبلا إخواي پروردگار فينبئكم بما كنتم فيه تختلفون وبيتان دلي وأقادار تاند كاتا واللويك إيوه خلاف تنهبوا لسري لسر بارا سر والسامان دنيا بارا بستو تنهبوا لسري نزاع تنهبوا لسري كركاكا يكي شكان من دزبرينا باري خلقي ورقرتو بقرزو نايداتوا كسابتي كدوه لقل فلان كسا خيانتي لي كردوها قال چوار روجي تبردي بلي شهادت وربقي ناچتا بهشتوا باشان قل سيروا في الأرض أي محمد عليه الصلاة والسلام بيان بلي سيد زروي زوي بكن فانظروا بيبينا كيف كان عاقبة المجرمين سيدك أنجامي زال مستمكار وخرابة كان شيان بسراتوا سيد فرعون كين سيد نمرود كان سيد أبو جهل بكن سيد طاغوت كاني بيش خمان بكين سيد صلاة دار كان لبرشاو مانا يك بدوا يك أكون فنا ما بنا بالظالم مستمكار كان تابتان بارزه ظالم مستمكار كان يجلق لنا ودتشن بلام هركاتي لقليانا بونو تالنا ودتشون ايوش لقليانا ناوتشدون للروش الكامة لقليانا حشكن كوتا قسم أم آياتي أخير آيات بو بيغمبر إخوة عليه الصلاة والسلام كدابة زيم آيات أبو برزة كانم والله أم آياته هر كسي روجانا بس بيخوينيتوا بس يتي لويك بتبقى ايما بو شو أروين واتقوا يوما خوتان ببارزن لروجه ترجعون فيه إلى الله دقرينو بولا إخواي پروردگار ثم دواي أوا توفى كل نفس هم نفسك بإنس بالجن بحيوانات وبملائكة كان هم لنا ودتشيت ودروات ما كسبت هم نفس لنا ودتشيت وكتاي دتو بويك الدوانك كرديانا لدواي خويانا وهم لا يظلمون يك خواي پروردگار ظلم لهيج بنديك لبندكاني ناكا أما أخير آيات بو بيغمبر إخوة عليه الصلاة والسلام كدا بزي كابو برزا كانم خوتان بپارزن بو روش لك هر هموتان دمرنو ودا چنو بلا قابي خواي پروردگار بلان خواي بكروغا ظلم تان ديناكا اوي كظلمي كدوي وخوتان ظلم لنفسي خوتان دكن نخواي پروغا ظلم لتان دكا خوا رحمه بيبكي هدايت ما بدي عاقبه خير ما كي لبلا مصيبه الدنيا وقيامه ما بارزي امصار ما بصالك خير وخوش بك امين والحمد لله رب العالمين ربنا آتنا في الدنيا حسنه وفي الاخره حسنه وقنا عذاب النار امين الحمد لله کاناڵی BK4 کاناڵێک بۆ سەرجەم کوردستانیان